چاوەڕوان دەکرێت دوای ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان حزب و لایەنە سیاسیەکانی هەرێم هەوڵەکانیان بۆ پێکهێنانی حکوومەت سڕ بکەنەوە، بەڵام تا ئێستا دیار نییە شێوازی پێکهێنانی ئەو حکوومەتە چۆن دەبێتن و بە چ شێوازێک پۆستەکان لە نێوان لایەنە سیاسیەکان دابەش دەکرێت. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی بنکەفراوان بی، حکوومەتێک بی هەموو لایەنەکان لەخۆ بگرێن، حکوومەتێک بی خزمەتگوزاری زیاتر پێشکەش بێ، حکوومەتێک بێت دەکرێت شێوازە ئیداریەکەی بگۆڕێ، شێوازی پێکاتەکەی بگۆڕێ، بەڵام ناکرێ ئەو لایەنانەی کە لە کوردستان بن و خواستی بەشداریان هەبی لە حکوومەتی هەرێمی کوردستاندا پشتگوێ بخرن. پشتگوێخستنی هەر لایەنێک کاردانەوەی خۆی دەبێ و کاریگەری خراپی دەبێت. بەشێکی زۆری لایەنە سیاسیەکان پێیان باشە حکوومەتی داهاتووی هەرێم حکوومەتێکی بنکە فراوان بێتن و دەسەڵاتەکانیش بە شێوازێکی دادپەروەرانە دابەش بکرێت بەسەر دامەزراوەکان. چاودێرێکی سیاسیش دەڵێت گرنگ ئەوەی حکوومەتی داهاتوو خزمەت بە هاوڵاتیان بکات. لە غەیری تەوافق بەنا ببرێتن لە بۆ حکوومەتی زۆرینە پێما دۆخەکە ئاڵوستر دەبی لە هەرێمی کوردستان هیچ ئاماژەک بۆی ناڕوە حکوومەتی زۆرینە سەر بکری. چالاکوانان ڕۆشن بێنان ڕۆشن فکران هەر هەمی کەمپێن پێک بێنن داوا بکەن لە لایەنەکانی دەسەڵاتدار عقلیەتی حکوومەتداری لە ئیستحقاقی انتخابی شۆڕژێڕی بگۆڕن لە بەوەی ئیستحقاقی کوالیتی خزمەتگوزاری فەرد تێیدا بەرز بکرێتەوە. ئەگەر وابێتن حکوومەتێکی خزمەتگوزار دەبی. کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم حکوومەتێکی بنکە فراوان بوو، بەشێکی زۆری حزب و لایەنە سیاسیەکانی هەرێمیش بەشدار بوون. بۆ کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمیش تەواوی لایەنەکان چاوەڕوانی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنن. پاش ئەو وادەیەش چارەنووسی ئەو حکوومەتە دیاری دەکرێت کە حکوومەتێکی بنکە فراوان بێت یا حکوومەتێکی زۆرینە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.